بەرزی بای دۆلار لە عێراق بووەتە هۆی دروستبوونی هەڵاوسان و کاریگەری لەسەر بژێوی هاوڵاتیان دروست کردووە. ڕێشۆنەکانی بانکی ناوەندیش بۆ جێگیرکردنی نرخی دیناری عێراقی سەرکەوتوو نەبووە. نوێترین ڕێشۆنەکانی بانکی ناوەندی عێراق بۆ ڕێگری لە بەرزی بای دۆلار و ڕێگری لە بردنە دەرەوەی پەیوەستن بە بەکارهێنان و ڕاکێشانی پارە لە کارتە بانکیەکان. لەو بڕیارانەش هیچ کارتێکی بانکی نابێت لە 10 ملیۆن دینار زیاتری تێدا بێت. دانانی پارەش بۆ وەرهەژمارێک مانگانە نابێت لە 10 ملیۆن دیناری عێراقی زیاتر بێت. هەروەها ڕۆژانەش نابێت زیاتر لە 300 دۆلار ڕابکێشرێت و مانگانەش نابێت زیاتر لە 3000 دۆلار ڕابکێشرێت. ئەمان خەڵۆف جێگری پارێزگاری بانکی ناوەندی عێراق لە لێدوانێکدا دەڵێت ئامانج لە گرتنەبەری ڕێشۆنەکان بۆ بەکارهێنانی کریدیت کارت، ڕێگرتنە لە خراپ بەکارهێنانی کریدیت کارت و هەر کەسێک یان هەر کۆمپانیایەک پێشێلکاری کردبێت ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. خەڵەف ئاشکرای کرد کە چەندین ئەوڵی بە قاچاغبردنی بە کۆمەڵی کارتی بانکی سەر بە بانکی ناوەندی پوچەڵ کراونەتەوە. بڕیاریشە لەمە دوا کارتەکە بە ناوی هەڵگرەکەیەوە بێت و ناوی ئەو کەسەش لە کۆمپانیاکە تۆمار کرابێت. لەلایەکی دیکەوە حکوومەتی عێراق لە چوارچێوەی هەوڵەکانی بۆ جێگیرکردنی نرخی دینار هەوڵ دەدات مامەڵەکردن بە دۆلار لە بازاڕەکانی عێراقدا قەدەغە بکات. لەو بارەوە خالید مەحەنا وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوەدا بوو کە ڕاستەیەکی حکوومەت هەیە بۆ ئەوەی هەموو دراوە بیانیەکان لە مامەڵەکردن لە بازاڕەکانی عێراقدا دوور بخرێنەوە کە ئەم بنەمایە لە زۆربەی وڵاتانی جیهان کاری لەسەر دەکرێت. بە تایبەتی لەو کاتێک کە هیچ پاساوێک نییە بۆ مامەڵەکردن بە دۆلار لە بازاڕە ناوخۆییەکاندا لەلایەن خاوەن فرۆشگاکان. بەوتەی مەحەنا دەرکەوت کە مامەڵەکردن بە دراوی بیانی کاریگەری خراپی هەیە چونکە بەهۆیەوە ناجێگیری لە بازاڕەکاندا ڕوودەدات و دەبێتە مایی زیانگەیاندن بە هاوڵاتیان. لە کاتێکدا بانکی ناوەندی عێراق 100 دۆلار بە 132,000 دینار بۆ بانک و دامەزراوە داراییە نابانکیەکان دیاری کرد، بەڵام ماوەی مانگێکە لە سەروی 144,000 بۆ 147,000 مامەڵەی پێوە دەکرێت. بە بڕوای شارەزایان و چاودێرانی بواری ئابووری هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلار دەگەڕێتەوە بۆ کەمی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە، هەروەها بە قاچاغبردنێکی زۆری دۆلار و سپیکردنەوەی پارەیە کە تا ئێستا حکوومەت نەیتوانیوە ڕێگری لێ بکات. هەرە هۆکارانە شوای کردووە تا ئێستا بانکی ناوەندی نەتوانێت نرخی 100 دۆلار لە بازاڕی دراو بۆ 132,000 دیناردا ببەزێنێت کە خۆی ئامانجێتی. ماوەیەکی زۆرە هێشتا لە 147,000 دیناردا ماوەتەوە.